بەنێوی پەروەردەگاری بێنیاز. بیسەرانی خۆشەویستی بەرنامەی دەنگی ئاوایی سڵاوتان لێبێ و کاتتان بەخێر و بە سڵامەتی بێ ئینشاءالله. ئازیزان، لە بەرنامەکانی ڕابردوو لەو بەشە لە بەرنامە باسی بەیتەکانی کوردیمان کرد و کوتمان کە بەشێکی پڕبایخ و سرنجڕاکێش لە ئەدەبیاتی شیفاهی و فەرهەنگی زارەکیمان داستانگەلێکی دوور و درێژن کە ناوەرۆکی جۆر بە جۆریان هەیە. ئەو بەیتانە بە شێوەی ئاهەنگین و جوان باسی ڕووداوگەلێکی گرنگ دەکەن و بەسەرهاتەکان دەجێڕنەوە. بەتەمەین ئەو جارە زۆر بە کورتی بەیتی برایمۆکتان پێ بناسێنین وەک بەیتێکی بەناوبانگی کوردی. ئەو بەیتە بەیتێکی زۆر ناسرا و ناودارە کە لەلایەن ڕەحمان بەکری موکریەوە بۆ ئوسکارمانی ئەڵمانی جێردراوەتەوە. چیرۆکی دڵدارێکە بە ناوی برایم کە نۆکەری ئاغایەک دەبێ و دڵی لە خوشکی ئاغاکەی خۆی دەچێت و لەو ڕێگایەدا زۆر ڕەنج و جەفا دەچێشێ. ئاغاکە نەخۆشی گولی دەگرێت و 7 ساڵی ڕەبەق دەیجێڕن و بە دەرمانێکی سیر ساغی دەکەنەوە. میرشێغ ئاغای برایمۆک لە کاتی نەخۆشیدا بەڵێنی دەدا کە پەریخانی خوشکی بە برایمۆک بدا. تەنانەت سوڵتانی عوسمانیش ئەو باوەڕەی مۆر کردبوو. بەڵام براکەی دیکەی میرشێخ بە نێوی میرحەت بەو کەین و بەینە دەزانێت و دژایەتی دەکا. ناهێڵێ ئەو کارە بکەن و ناپیاوانە لە کاتی زستاندا بە بەفر و سەهۆڵ بەندان برایم دەردەکەن. برایمۆک بۆ ڕۆژڕەشی خۆی ئەو بەیتەی کوتووە و باسی دووری خۆی لە خاتون پەریخان دەکات و سۆزی دەرونی هەڵدەقرچێنێ. هەڵبەت برایمۆک بە هەزار چۆرەوەری و چەرمەسەری خۆی دەگەێنێتە ماڵی میرشێخ ئاغاکەی خۆی و میرشێخیش ئەمەگی برایمۆک دەداتەوە و لە ئەنجامدا خاتون پەریخانی خوشکی بۆ مارە دەکات و برایم بە ئاواتی خۆی دەگا. بەڵێ خۆشەویستانی بیسەر، ئەوەش کورتە باسێک بوو سەبارەت بە بەیتەکانی کوردی کە وەک داستانگەلێکی دوور و درێژی شیفاهی و زارەکی بەشێکی پڕبایخن لە فۆلکلۆرمان. بۆ هیوایە کە باس و لە دوانی ئەو جارەشمان بوو بێتەوەی ڕزایەتمەندی و ڕێزدارانی بیسەر. زۆر سپاس کە هاوڕێ و بیسەرمان بوون.